بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین؟ هەڵبەت شتگەلێک زۆرە کە ئینسان باسی بکات چۆن پێشوازی لەو مانگەیە بکات، بەڵام سێ خاڵ بە کورتی دەڵێن بەو شێوازەی ئینسانی ئیماندار پێشوازی پێویستە لە ڕەمەزان بکات. یەکەم بەوە پێشوازی لە ڕەمەزان بکەین کە دڵخۆش بین بە هاتنی ئەو مانگەی و خۆشحاڵ بین بەوەی کە دەگەین بەو مانگەیە و پاداشتی ئەو مانگەیەمان بە قسمەت دەبێت. خۆی گەورە دەفەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا، بڵێ بەهۆی فەزڵ و بەخشش و ڕەحمەتی خوای پەروەردگارەوە ئینسان بەو فەزڵ و بەخشش و ڕەحمەتی خوای گەورە پێویستە دڵخۆش بێت. ڕەمەزانیش یەکێکە لە بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگار. پێغەمبەریش دەفەرمێ صلی الله عليه وسلم للصائم فرحتان، بۆ ئینسانی ڕۆژەوان دوو خۆشووی و خۆشحاڵی هەن. فرحة عند فطره، لە کاتێکدا کە بەربانگەکەی دەکاتەوە یەکەم خۆشحاڵی ئەوەیە کە ئەو ڕۆژەی کە بە ڕۆژوو بووە یەکەم خۆشحاڵی ئەو کەسەیە دەست پێ دەکات. دووهەمیان وفرحة عند لقاء ربه، دووهەمینیان خۆشحاڵیەکەی بریتە لەو کاتێک کە دەگاتەوە بە پەروەردگاری پاداشتی ئەو ڕۆژوەی دەبینێ ئەوجا خۆشحاڵ دەبێت پاداشتی ڕۆژوەکەی. لە فەرمایشتێکی دیکەدا ئەبی هورەیرە بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ئەتاکم ڕەمەضان، ئەوە مانگە ڕەمەزان هاتەلاتان کە شەهڕ مبارەک، ئەو مانگەیە مانگێکی پیرۆز و پڕخێر و پیت و بەرەکەتە. فرض الله عليكم عز وجل صيامه، خوای پەروەردگار ڕۆژووی ئەو مانگەیە لەسەر فەرز کردوون. تفتح فيه أبواب السماء، دەرگاکانی ئاسمان بەهۆی ئەو مانگەیەوە دەکرێنەوە کە دەرگای بەهەشتە، دەرگاکانی دۆزەخیشدا دەخرێن و هەروەها شەیطانەکانیش کۆت و زنجیر دەکرێن. ئیبن ڕەجەب دەفەرمێ جا ئینسان چۆن خۆشحاڵ نەبێ بە مانگێک کە تێیدا دەرگاکانی بەهەشت بۆ ئینسان دەکرێنەوە و دەرگاکانی دۆزەخ تێیدا دەخرێن و هەروەها شەیطانەکان کە دوژمنی ئینسانن لەو مانگەیەدا کۆت و زنجیر دەکرێن. ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێوێ دەفەرمێت مەرحەبەن بشەهر خەیڕ كله، مەرحەبا و خێر سڵاو و پێشوازی لە مانگێک، سڵاو لە مانگێک بێت کە هەمووی خێر و بەرەکەت و پڕخێر و پیت و بەرەکەتە. ئەبوو بەکری بەڵخی لە یەکێک لە وتەکانیدا دەفەرمێت مانگی ڕەجەب وەکو باوایە، مانگی شەعبانیش وەکو هەور وایە، مانگی ڕەمەزانیش وەکو بارانی ڕەحمەتی خودای پەروەردگار وایە، کەواتە ئینسان دڵخۆش بێت بەو ڕەحمەت و بەرەکەتەی کە لەو مانگە پیرۆزەیەدا هەیە. دووهەمیان هەر یەکێک لە ئێمە پێویستە بە تەوبەیەکی نەسوح و تەوبەیەکی دڵسۆزانە و تەوبەیەکی پڕ لە ئیخلاص پێشوازی لەو مانگە پیرۆزەیە بکات. وەکو خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا، ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە تەوبەیەکی ڕاست و دروست و دڵسۆزانە بکەن لە هەموو گوناه و تاوانێک. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت تەوبەی نەسوح واتە تەوبەیەکی ڕاست و دروست و ئیخلاسیەت بریتیە لەوەی کە ئینسان بە شێوازێک لە گوناه و تاوان واز بێنێت، وەکو چۆن شیر لە گوانی حەیوان دێتە دەرێوە ناچێتەوە ناوی، ئینسانیش ئاوا واز لە گوناه و تاوان بێنێ جارێکی دیکە نەگەڕێتەوە سەر گوناه و تاوان خوا پەناماندات. حەسەنی بەسڕی دەفەرمێ تەوبەی نەسوح ئەو تەوبەیەیە کە ئینسان بە دڵ پەشیمان بێت لە هەر گوناه و تاوانێک کە کردوویەتی، بە زمان تەوبە و ئیستیغفار بکات و بە جەستە و لاشەشی واز لە هەموو گوناهێک بێنێ، ئەوە بریتیە لە تەوبەیەکی نەسوح واتە تەوبەیەکی ڕاست و دروست، تەوبەیەک کە دڵسۆزی و ئیخلاسەتی تێدایە. زانایان فەرموویانە تەوبەی نەسوح ئەوەیە کە ئینسان واز لە هەموو گوناهێک بێنێت و عەزمی جەزم بێ لەسەرەوەی کە نەگەڕێتەوە سەر گوناه و تاوان، بە لاشەواز بێنێ و بە زمانیش ذکر و یادی خوای گەورە بکات و تەوبە پەشیمانی دەرببڕێت. قوڕەیزی دەفەرمێت تەوبەی نەسوح دەبێت 4 مەرجی تێدا بێت.
یەکەمینیان ئینسان بە زمان ئیستیغفار و تەوبە بکات، دووهەمینیان بەلاشەی دوورکەوێتەوە لە هەموو گوناه و تاوانێک، واتە هیچ گوناه و تاوانێک نەکات، و هەروەها دڵی یەکلا ببێتەوە لەسەرەوەی کە گوناه و تاوان نەکا واز بێنێت، و لەو شوێنەشی کە شوێنی گوناه و تاوان و خراپەیە ئینسان ئەو شوێنە بەجێ بێڵێت و تەوبەیەکی نەسوح و چاک بکات. بۆیە ئەبوو بەکری واسیتی دەفەرمێت دواخستن لەسەر خۆیی لە هەموو شتێکدا باشە تەنها لە سێ شتدا نەبێت. سێشت باشە ئینسان تاخیری نەکات و هەروەها دوای نەخات. یەکەمیان نوێژ، ئەسەڵات عەلا وەقتیها، لە کاتی خۆیدا نوێژ بکەیت تاخیری نەکەی. دووهەمینیان کاتێک کە کەسێک دەمرێت زوو بینێژی. سێمینیان تەوبە و پەشیمانی و ئیستیغفار، ئینسان هەمیشە زوو بیکات، نەیەڵێت دڵی پڕ لە گوناه و لە تاوان ببێت و ژەنگ و ژاری تاوان بە دڵیەوە بنووسێت. یەحیای کوڕی موعاذ دەفەرمێ بۆ ئینسانێک کە تەوبە دەکات فەخر و خۆشیەک هەیە، بۆ هیچ ئینسانێکی دیکە ئەو فەخر و خۆشیە نییە. ئەو فەخر و خۆشحاڵیەش ئەوەیە کە خوای گەورە خۆشحاڵە بەوەی کە کەسێک تەوبە دەکات و دەگەڕێتەوە بۆ لای خودای پەروەردگار. خوای گەورە خۆشحاڵ دەکات. ئەوە گەورەترین فەخر و شانازیە بۆ ئەو کەسانەی کە تەوبە دەکەن. قەتادە پێمان دەفەرمێت قورئان پێتان دەڵێت کە دەرد و دەرمانتان چییە؟ نەخۆشی و دەرد بریتە لە گوناه و تاوان، هەرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە بەهۆی تاوانەوە دێت، و هەروەها دەرمانەکەشی بریتە لە تەوبە و ئیستیغفار، کەواتە ئینسان بەر لە هەموو شتێک کە پێشوازی لەو مانگەیە پیرۆزە دەکات پێویستە تەوبەیەکی نەسوح کات لە هەرچی گوناه و تاوان هەیە، بۆ ئەوەی بە پاکی ئینسان بچێتە خزمەتی ئەو مانگە و پاداشتی ئەو مانگەی بە قسمەت بێت. سێهەمین بەوەی کە پێشوازی لە مانگە ڕەمەزانی پیرۆز بکەین، چۆن پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەین؟ بە عەزم و ئیرادەیەکی بەهێز لەسەر پاداشتی ئەو مانگە و لەسەر عیبادەتی ئەو مانگە، و هەروەها بیر لە پاداشت و دەستکەوتی ئەو مانگە پیرۆزەیە بکەینەوە. ئەبوو حازم دەفەرمێت کاتێک کە ئینسان عەزمی جەزم دەکات لەسەر ئەوەی کە واز لە گوناه و تاوان بێنێت، خوای گەورە لێی خۆش دەبێت. و کاتێک کە ئینسان عەزمی جەزم دەکات لەسەر وازهێنان لە گوناه و تاوان، دەرگای هەرچی خێر و چاکە هەیە بەڕووی ئەو کەسەدا دەکرێتەوە. ئیبن القەیمیش دەفەرمێت مەداری دین لەسەر دوو شتە، لەسەر عەزیمەت بەهێزی و هەروەها لەسەر دامەزراوی. ئینسان عەزیمەتی بەهێز بێت، مەداری ئەو دینە لەسەر ئەو دووشتانەیە. بۆیە خوای گەورە کە سەرزەنشتی باوەکمان ئادەم دەکات سەلامی خوای گەورەی لەسەر بێ، دەفەرمێ وەلەم نەجید لەه عەزمە، عەزم و ئیرادەیەکی بەهێزمان نەبینی لەسەر نەکردنی ئەو تاوانەی کە لەو دارەی خوارد و هەروەها تاوانی کرد. بۆیە بابیر لە فەزڵ و پاداشتی ڕۆژوو لە مانگە ڕەمەزان بکەینەوە کە فەزڵ و پاداشتی ڕەمەزان و ڕۆژوو چەندە گەورەیە و پلەی ئینسان چەند بەرز دەکاتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمایشتێکدا کە ئیبن ماجە ڕیوایەتی کردووە و شێخ ئەلبانیش ئەو فەرمایشتەی بە صەحیح داناوە. تەلحەی کوڕی عوبەیدوڵڵاه کە یەکێکە لە عەشەڕەی مبەشەرە بۆمان دەگەڕێتەوە فەرمایشتێک دەفەرمێت دوو پیاو هاتنە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دیارە هەردووکیشیان برابوون. ئەو دوانە بە یەکەوە موسڵمان دەبن. کاتێک کە موسڵمان دەبن دەفەرمێت یەکێکیان زۆر بەهێزتر بوو لە عیبادەتدا، عیبادەتی زیاتری دەکرد، زیاتر چالاک بوو لە عیبادەت و پەرستنی خوای پەروەردگاردا. یەکێکیان عیبادەتی زیاتر بوو. دەفەرمێ ئەوەی کە عیبادەتی زیاتر بوو لە پێناوی خوای گەورەدا جیهادی کرد و تێکۆشا تاوەکو لە پێناوی خوای گەورەدا نەتیجەکەی شەهید بوو. ئەنجا ئەو پیاوەی دووهەمیان براکەی دووهەمیان دوای ساڵێک وەفاتی کرد. برایەکەی کاتێک کە جیهادی کرد و شەهید بوو، ئەوەی دیکەیان دوای 1 ساڵ لە مردنی ئەو برایەی و شەهید بوونیدا برایەکەی دیکەشی دەمرێت. ئەنجا تەلحە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ شەوێکیان خەوێکم بینی لە لای دەرگای بەهەشت وەستێنرابووم و چوومە لای دەرگای بەهەشتەوە. ئەو دوو برایەش کە موسڵمان بوون و هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، دەفەرمێ ئەو دوانەش لەوێ بوون و هاتنە بەر دەرگای بەهەشت. جا دەفەرمێت فریشتەیەک لە دەرگای بەهەشت هاتە دەرەوە، ئەنجا ڕێگایدا بەو دوو برایە کە بچنە بەهەشت. دەفەرمێت ئەوەی کە لە پێناوی خوای گەورەدا شەهید بوو و عیبادەتی زۆر بوو، یەکەم جار ئەویان نەخستە بەهەشتەوە. برایەکەی دیکەی کە ساڵێک دوای ئەو برایەی دەمرێت،
یەکەم جار ئەو برایە چۆ بەهەشتەوە، واتە ئەوەی کە لە دوای ئەو برایی مرد و مرد کە برایەکەی تری پێشتر شەهید ببوو. دەفەرمێ دوای ئەوی ئینجا پێشوازیان لە ئەو برایی کرد کە شەهید ببوو لە پێناوی خوای پەروەردگاردا و هەروەها عیبادەتی زیاتر بوو. دەفەرمێ ئەنجا فریشتەکە بەبنی فەرموو کاکە ئەتۆ بگەڕێەوە، چونکە جارێ ئەتۆ ماوتە بێ ئێرە، ژیانت ماوە و ماوتە بێ ئێرە. بۆیە دەفەرمێت زۆر پێم سەیر بوو بەیانی ئەوەم لە لای خەڵک باس کرد و گەیشتەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو دەنگ و باسەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئایا سەرتان لە چی سوڕماوە؟ ئەو برایەی ساڵێک دوای ئەو برایی نەژیاوە کە شەهید بووە؟ گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. فەرمووی ئایا لەو ساڵەیەدا نەگەیشتۆتە ڕەمەزان و بە ڕۆژوو نەبووە؟ فەرموویان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. فەرمووی ئایا چەندین نوێژی نەکردووە و سەزدەی نەبردووە بۆ خوای پەروەردگار؟ فەرموویان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. دەی فەرمووی بەڕاستی نێوانی ئەو دوانە وەکو ئەرز و ئاسمان وایە، واتە ئەو برایەی کە ساڵێک دوایوی عیبادەتی کردووە، ڕۆژووی مانگە ڕەمەزانی گرتووە و بە ڕۆژوو بووە نوێژی کردو و سەزدەی بۆ خوای پەروەردگار بردووە، عیبادەتی ئەو ساڵی ئەو برایی بەرز کردوێتەوە پێش ئەو برایی چۆ باشتەکە لە پێناوی خوای پەروەردگار شتا شەهید بووە. ئەو فەرمایشتە فەزڵی عمر و تەمەنێکمان بۆ دەردەخات کە ئینسان عیبادەتی تێدا بکات و هەروەها گەورەی مانگی ڕەمەزان و پاداشتی مانگی ڕەمەزانمان بۆ دەردەخات کە هەر کەسێک بگاتە ئەو مانگە لەو مانگەیەدا عیبادەت کات، خوای پەروەردگار بەهۆی عیبادەتەکەیەوە مادام نیەتێکی پاکی لەگەڵدا بێت، خوای گەورە دەرەجەی ئەو کەسە بەرز دەکاتەوە. دوعا دەکەین و دەڵێن یا ڕەبی خوای گیان ئێمەش بگێنی بەو مانگەیە و بێبەشمان نەکەی لە فەزڵ و گەورەی و بەرەکەت و ڕەحمەتی ئەو مانگەیە، وەکو چۆن ئەو هاوڵەی تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو بەندەی خوای پەروەردگار بەهۆی عیبادەتی ئەو ساڵەی کە عیبادەتی کرد خوای پەروەردگار پلەی بەرز کردەوە، فەرموویان کرد لە بەهەشت ئێمەش بە هەمان شێواز بگەینە ئەو مانگە پیرۆزەیە، پلە و پایەمان بەرزکەیەوە بەهۆی ئەو ڕەمەزانە و ئەو عیبادەتەیەوە، نیەتەکانمان پاکەیەوە، تەوبە و پەشیمانی دەرببڕین لە هەرچی گوناه و تاوان هەیە. یا ڕەبی خوای گیان ئەتۆش بە هەمان شێواز ئێمە بەو شێوازەیە بگێڕی لەو کەسانەمان گێڕی کە لە دەرگای بەهەشت فەرموویان دەکرێت و بمانگێنی بەو مانگە پیرۆزەیە و پلە و پایەمان لە لای خۆت بەرزکەیەوە بەهۆی ئەو نوێژ و ڕۆژ و عیبادەتەی کە دەیکەین. عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی، هەمیشە لەسەر ئەو دینە پیرۆزە بژیین و بمرین. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.